نەوتی خاو زلهێزەکان دەکاتە دۆستی کورد لە ڕۆژاوە. 45% نەوت و گازی سروشتی سووریا لە ڕۆژاوای کوردستاندایە و ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت دەفرۆشرێت. ڕۆژاوای کوردستان پێدەنێتە قۆناغێکی نوێوە بۆ نەوت و گاز و ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی خاو دەفرۆشن. بەرپرسی دۆسیەی نەوت لە ئیدارەی خۆسەر بۆ هاوڵاتی دەڵێت وڵاتانی دنیا چاویان بڕیوەتە ئەو نەوتەی لێرە هەیە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژاوا پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ پەیدا ببێت. ڕۆژاوای کوردستان خەریکە دەبێتە ناوچەیەکی نوێی ململانێ لە نێوان زلهێزەکانی جیهان بە تایبەت ئەمریکا و رووسیا. لە ئێستاشدا بووەتە هۆی ڕاکێشانی چەندین وڵاتی دیکە کە خۆیان وەک دۆستی کورد لە سووریا پیشان دەدەن. هێزەکانی ئەمریکا کە شەڕی داعیشیان کردوتە بیانی مانەوەیان لە سووریا، ئێستا شوێن پێی خۆیان لە ناوچە نەوتیەکانی ڕۆژاوای کوردستان قایم کردووە. لەم ساڵدا چەند جارێک ئاڵۆزی لە نێوان هێزەکانی ئەمریکا و هێزەکانی رووسیا لە ڕۆژاوای کوردستان ڕوویداوە. کاتێک هێزەکانی رووسیا دانەویست بچنە کێڵگەیەکی نەوتی لە ئەرمێلان، ئەوەش سەرەتایەکی نوێیە لەو ململانیەی لەسەر نەوتی ڕۆژاوا کە دروست بووە. لە ماوەی 3 مانگی ڕابردوودا تا ئێستا چەند وەفتێکی فەڕەنسا و بریتانیا و ئەڵمانیا بەجیا سەردانی ڕۆژاوای کوردستانیان کردووە و لەگەڵ بەرپرسانی ئیدارەی خۆسەر کۆبوونەتەوە و باسییان لە ناردنی کۆمپانیا نەوتیەکانی وڵاتەکانیان کردووە بۆ کارکردن لە کێڵگە نەوتیەکانی ڕۆژاوای کوردستان، ئەوەش پشتیوانیەکی گەورە دەبێت بۆ کورد. زۆرینەی نەوتی سووریا کەوتۆتە ڕۆژاوای کوردستان و لە هەردوو پارێزگای دێرەزوو و حەسەکە کە ئێستا هەردووکیان لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دموکرات واتە حەسەدەدان، ماوەی 4 ساڵە لەلایەن هێزەکانی ئەمریکا و حەسەدەوە سەرپەرشتی دەکرێن کە پێشتر ئەو ناوچانە لەژێر کۆنتڕۆڵی داعش و گروپە چەکدارەکانی دیکەدا بوون. بەپێی نوێترین ئاماری ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان، لە ئێستادا حەسەدە لە 90% کێڵگە نەوتیەکان و لە 45% گازی سروشتی ڕۆژاوای کوردستان بە پارێزگای دێرەزووریشەوە لەژێر دەستیدایە. کێڵگەی عومەر کە لە پارێزگای دێرەزوورە بە گەورەترین کێڵگەی نەوتی سووریا دادەنرێت کە لە کۆتایی ساڵی 2007ەوە حەسەدە لەژێر دەستی داعش دەریهێنا و دوای ئەو کێڵگەی تەنەک دووەم گەورەترین کێڵگەی نەوتی سووریەیە کە ئەویش لە هەمان پارێزگایە و لەلایەن حەسەدەوە سەرپەرشتی دەکرێت. هەر لە پارێزگای دێرەزوو 14 کێڵگەی نەوتی دیکە هەیە کە کۆی نەوتی ئەو پارێزگایە نزیکەی 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا و لەلایەن ئیدارەی ڕۆژاوای کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت و دەفرۆشرێت. بەڵام تا ئێستا ڕێڕەوی فرۆشتنی ئەم نەوتە ئاشکرا نەبووە بەهۆی ئەوەی ئەمریکا ئەرکی ڕەوانەکردنەکەی گرتوۆتە ئەستۆ. زۆرینەی نەوتی سووریا کەوتۆتە پارێزگای حەسەکە و گەورەترین کێڵگەی ئەو پارێزگایەش سوویدەیە کە ڕۆژانە نزیکەی 120,000 بەرمیل نەوتی لێ بەرهەم دەهێنرێت. هەر لەو کێڵگەیەش 26 کێڵگەی غاز هەیە. کێڵگەی نەوتی ڕمێلان کە دەکەوێتە سنووری پارێزگای حەسەکە و بە دووهەم گەورەترین کێڵگەی نەوتی پارێزگاکەدا دەنرێت، تەنیا لەو کێڵگەیە نزیکەی 1332 بیر نەوتی تێدایە کە بەرهەمی ڕۆژانەی دەگاتە 95,000 بەرمیل. هەر یەکە لە کێڵگە نەوتیەکانی شەدادی، یوسفیا، هۆڵ، جەپسە کە کەوتونەتە پارێزگای حەسەکە و ڕۆژانە 33,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنن، هەر لە کێڵگە نەوتیەکانی حەسەکە ڕۆژانە 1,080,000 متر سێجار گازی سروشتیش بەرهەم دەهێنرێت. ڕۆژاوای کوردستان ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و لە چەند ڕێگایەکەوە ئەو نەوتە دەفرۆشێت و ئەمریکاش ئەو ڕێگانەی مسەوەگەر کردووە بۆ ئەوەی بەربەست بۆ فرۆشتنی نەوتی ڕۆژاوا دروست نەبێت. ئیبراهیم حامید کە بەرپرسی دۆسیەی نەوتە لە ئیدارەی خۆسەر ئاماژە بۆ دەکات ئەو نەوتەی بەرهەم دەهێنرێت بۆ بەکاربردنی ناوخۆیی لە بواری کارەبا و کشت و کاڵ و ئاو و خزمەتگوزاریەکانی دیکەدا بەرهەم دەهێنرێت و بەشەکەی دیکەشی دەفرۆشرێت. ئیبراهیم حامید لە لێدوانێکدا بە هاوڵاتی وت زۆرینەی نەوتی سووریا لە ڕۆژاوای کوردستانە، وڵاتانی دنیا چاویان بڕیوەتە ئەو نەوتەی لێرە هەیە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژاوا پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ پەیدا ببێت. ڕوبەری خاکی ڕۆژاوای کوردستان 555 کیلومتر دووجایە کە لە 170 خاکی هەموو سووریا پێک دەهێنێت کە ڕوبەرەکەی لە چەند وڵاتێکی ئوروپا و وڵاتانی عەرەبی وەکو قەتەر و
لوبناان و سوئیس و بلژیک گەورەترە، بەڵام سەرمایەیەکی گەورەی سەرزەوی و زێرزەوی سووریەی لەخۆ گرتووە کە نزیکەی لە 45% سامانی هەموو سووریا پێکدێنێت. لە ئێستادا ئەمریکا کار بۆ ئەوە دەکات کۆمپانیاکانی وڵاتەکەی هام بدات لە کێڵگە نەوتیەکانی ڕۆژاوای کوردستاندا و بەرهێنان بکەن. لە بەرامبەریشدا رووسیا هەوڵ دەدات کۆمپانیاکانی خۆی بەرێتە ڕۆژاوای کوردستان و لەگەڵ هەسەدە ڕێکەوتن بکات، بۆ ئەوەش مۆسکۆ هاوکاریان دەکات بۆ ڕێکەوتن لەگەڵ ڕژیمی سووریا. وتەبێژی ئیدارەی خۆسەر پێشبینی ئەوە دەکات نەوتی ڕۆژاوای کوردستان سەرباری سوودە ئابوووریەکەی هاوکات دەبێتە هۆی پەیداکردنی دۆستی زیاتر بۆ ڕۆژاوا وەک ئەوەی لە باشووری کوردستان دروست بووە. بە دووریشی دەزانێت نەوت ئالۆزی لە نێوان هێزەکانی ئەمریکا و رووسیا دروست بکات. لوقمان ئەحمێ وتەبێژی ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان لە لێتوانێکدا بە هاوڵاتی وت ئەو نەوتەی لە ڕۆژاوای کوردستان هەیە بۆتە هێزێکی پشتیوانی گەورە بۆ کورد، چونکە بەهۆی نەوتەوە وڵاتان هەوڵی خۆنزیکردنەوە لە کورد دەدەن، ئەوەش کارێکی ئەرێنی دەبێت کە بەرژەوەندی هەردوو لای تێدایە. هەروەها وتیشی ئەزمموی نەوتی ڕۆژاوای کوردستان جیاوازە لەوەی باشووری کوردستان، بەو پێی لە لای ئێمە شەفافیەتی تەواوی هەیە، خەڵکی ڕۆژاوا بەڕوونی دەزانن کە بڕی بەرهەمهێنانی نەوت چەندە و بە چەند دەفرۆشرێت. مانگی ئۆکتۆبری ساڵی 2019 سیاسەتی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاری کشانەوەی هێزەکانی لە سووریا دەرکرد و هێزەکانی بەرەو هەرێمی کوردستان کشانەوە. بەڵام دوای هەفتەیەک جارێکی دیکە ترامپ بڕیاریدا بەشێک لە هێزەکانی بگەڕێنێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان بە بیانووی پاراستنی کێڵگە نەوتیەکان. دۆناڵد ترامپ لە کۆتایی کاتی سەرۆکایەتیەکەیدا بە ئاشکرا ئەوەی ڕاگەیاند کە ئەوان تەنیا لەبەر نەوتی باکووری سووریا ماونەتەوە کە بەشێکی وڵاتەکەیەتی و بەشێکیشی بۆ کوردەکانە. بەڵام کاتێک جۆ بایدن دەست بەکار بوو لە وتاری دەستپێکی سەرۆکایەتیەکەی ڕاگەیاند ئەوان تەنیا لەبەر نەوت لە سووریا نەماونەتەوە، بەڵکو ئامانج و ئیستراتیژیان لە ناوبردنی داعشە.